نازیە و جگای دڵخۆشیە بۆ ئێمە کە خوای گەورە لە قەدەری ئێمەی نووسیوە کە مامۆستا بین، بەڵام مامۆستایەکی ڕاستەقینە پیشەی پێغەمبەرانە، پێش پێغەمبەران پیشەی جبریلە. لە حەدیثی جبریلتان بینیوە كالذي يبني وينشئ أنفسا وعقولا. صفاتي من باس صفاتي مامۆستا ناکەم کە چۆنە و چۆن نییە و شێوازی مامۆستا لەگەڵ خوێنەکارەکانی چۆنە و چۆن نییە. ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ ئەمڕۆ هەستاوە بەسە زدانی ئەم خێوەتگە و چادرگەیە بۆ مامۆستایانی خۆشەویستی و بەڕێزی سنووری لقی ڕانێ و لقی سۆران کە زیاتر لەسەر مامۆستا بەشدارە لەم چادرگەیەدا. ئێمە بە هەلمانزانی ئەم پشووی بەهارەیە بقۆزینەوە بۆ ئەوی بتوانین لەم چادرگەیەدا کۆمەڵێ وانەی گرنگ کە پێویستن بۆ مامۆستایان کاوە لە ڕاستیدا ئەرکی وەزارەتی پەروەردە و لایەنە پەروەردەیەکانی حکوومەتە کە بتوانێت لە پشتوەکاندا یا لە کاتە گوزراوەکاندا خول و دەورات و ڕاهێنان بۆ مامۆستایان بکاتەوە تاکو مامۆستایان بتوانن ئەپدەیتی زیاتری معلوماتەکانیان کەنەوە پەرەپێدانی زیاتر لە پیشەیاندا ڕووبدات بتوانن ئاستی زانیاری خۆیان بەرزکەنەوە تاکو ئەدایەکی باشتر پێشکەشکەن لە قوتابخانەکانە و بتوانین ئاستی زانستی قوتابیانمان بەرەو پێشەوە بەرین. هیچ کەسێک ڕۆڵ و کاریگەری خۆی لە ناو کۆمەلگا بەکەم نەزانێت، بە تایبەتی چین و توێژی مامۆستایان بەڕێزەکان. مامۆستایان چین و توێژێکی زۆر کاریگەرن لە ناو کۆمەلگا. دەوڵەتە دیکتاتۆرەکان یەکێک لەو چین و توێژانێ دەیانەوێ دەستەمۆیان بکەن بۆ ئەوەی کە سەرکەوتوو بن لە کاری دیکتاتۆریەتیانە دەستەمۆکردنی مامۆستایە. هەستاین بەکردنەوەی بەسازدانی چادرگەیەک بۆ مامۆستایان بۆ بەشێک لە مامۆستایانی دەوروبەری لقی ڕانیە و لقی سۆران کە ئامانجمان لەو سازدانی خێوەتگەیە ناساندنی مامۆستایان بێکتر، هەروەها هەندێک بابەتی زانستی بە مامۆستایانمان ئاشنا بکەین، هەروەها هەڵسکۆتی مامۆستا چۆن بێت لە ناو پۆلدا و لە ناو خوێندکارەکاندا هەندێک شێواز لەو شێوازەمان پێشکەش کرد. بەڕێزان، من دەبێت گەورەترین نەسەبی مامۆستاتان پێشکەش بکەم. بسم الله الرحمن الرحیم. محەممەد نەسەبی پێغەمبەر صلی الله عليه وسلم، کوڕی عەبدوڵڵاه، کوڕی عەبدولموتەڵیبی، کوڕی هاشمی، کوڕی عەبدولمەنافی، کوڕی قوسەی، کوڕی کیلابی، کوڕی مڕڕەی، کوڕی کەعبی، کوڕی لوئەی، کوڕی غالبی، کوڕی فیری، کوڕی مالیکی، کوڕی نەزڕی، کوڕی کینانەی، کوڕی خوزەیمەی، کوڕی مودریکەی، کوڕی ئیلیاسی، کوڕی مڵضەری، کوڕی نیزاری، کوڕی مەعدی، کوڕی عەدنانی، کوڕی ئیسماعیل، کوڕی حەزرەتی ئیبراهیم. وەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه. بەڵام لە پلان ئەوە نییە، ڕێژە هەیە. دەڵێ لە سەدا چەند پلانەکەت جێبەجێ کردووە، لە سەدەوە هەیە جاری وایە مامۆستا، جاری وایە 100,000 ئاگاتان لێبێ، پلان جاری وایە 100,000 100,900 100,800. تۆ دەڵێ ئەم ساڵ بەڵێم لە ڕووی زانستیەوە دەڵی شەهادە بەدەستبێنم یان لە ڕووی خوێندنەوە دەڵێ 5 کتێب بخوێنمەوە، بەڵام فرسەتت دێتە پێش 90 کتێب دەخوێنیەوە 80 کتێب دەخوێنیەوە، کەواتە چەند قات دەبێتەوە لە 100 دێ دەپەرگات 100 200 300. ڕۆڵە و کاسە ذاتی ئەڵڵایە بەدیهێنەری هەموو دنیایە، بچۆ بخوێنە بکە باسی کاری بۆ ئەەکەی کە چاکتر ناسیت. دەستخۆشی بۆ ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ. بەڕاستی ئەم چادرگەیە زۆر زۆرە بۆ مامۆستایان، چونکە ئێمەی مامۆستا چین و توێژێکی هەستیاری لە نێو کۆمەلگەدا، ئینجا بۆیە پێویستە ناوە ئەو چادرگانە بکرێنەوە لە سەرتاسەری کوردستان بۆ ڕێکخراوی مامۆستایانی پێشەنگ، چونکە لەم چادرگانەدا شتی تازە فێر دەبین و هەروەها بیر و ڕاو ئاڵ و گۆڕ دەکرێت. یعنی ئەوە قەدەرێکی زۆر جوانە، هەموو بانیان کە یعنی ڕۆژ پرچی خۆی بڵاو دەکاتەوە بەسەر زەویدا جوانترین کەژاوە لەسەر ئەو زەویە بێت ڕێکردنی خوێندکارەکان و مامۆستایەکانە بەرەو
بەرەو هۆڵی علم بۆ عەبداتنێ بۆ نیسی کردن بۆ دیارە بەدنێ واقع